بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئازیزانی بەرنامەی ڕسەی زانایان ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه. خۆشحاڵ و شادومانین کە لە ئەڵقەیشتری بەرنامەی ڕسە لە خزمەتەوەی عەزیز دەبین. خۆشەویستان بۆ ئەڵقەی ئەمجارە هاتووینەتە وەرتێ لە خزمەتی مامۆستایەکی زانا و شۆڕجێر شەهید ڕێزار جەنابی مامۆستا مەلا خدری وەرتێ بین کە مامۆستا تا ئەوەی کە توانی سەربەرزانە بژێ ژیا بەڵام دوجار لە پێناو خاک و نیشتیمان و گوتنی حەق بێژی و هەروە گەاندنی پەیامی ئیلاهی و سڵنەکردن بۆ زوڵم و ستەم مامۆستا سەری بەرزی خۆی لە پێناوی خاک وڵات و نیشتیمان دانا، بەڵام مامۆستایەکی زانا، مامۆستایەکی بۆ خوددا سڵحە و مامۆستایەکی حەق بێژ بوو کۆڵی نەدا. ئێوە لەگەڵ بن بۆی زیاتر لە سەربردەی ژیانی زەنای مامۆستای مەرحوم ئاشنا بن لە ئەڵقەی ئەمجارە لە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا مەلا خدری وەرتێ بین. ڕەحمەتی خودای لەسەر بینەرمان بن. کورتەیەک لە ژیانی شەهید مامۆستا مەلا خدر وەرتی، ناوی تەواوی خدری کوڕی یوسفی کوڕی باپیری کوڕی وسووە. ساڵی 1940 لە ناحیەی وەرتەی سەر بە قەزای ڕەواندوز لەدایک بووە. هەر لە 3 مانگی سەرەتای تەمەنیدا دایکی کۆچی دوایی کردووە. مامۆستا لە بنەماڵەیەکی دیندار و کورتپەروەر و ڕۆشنبیر گەورە بووە و پێگەیشتووە. لە مناڵیەوە دەستی بە خوێندنی زانستە شەرعیەکان کردووە، وەکو فەقێ لە گوندەکانی ئاکۆیان، باڵەیان، قەڵات، فەقیان و دواتر لە گوندەکانی ماونان، گرتک، شێخ مەموندیان و بێتواتە دەرسی خوێندووە. دواتر دەچێتە شارۆچکەی کۆیە و لە مزگەوتی گەورە لای مامۆستا مەلا ئیبراهیمی بێراوە دەخوێنێت. دواتر دەچێتە شارۆچکەی ڕەواندوز لای مامۆستا مەلا عەبدولکەریم ئەفەندی زانستە شەرعیەکان تەواو دەکات و لای ئەو بڕوانامەی زانستی شەرعی وەردەگرێت. ساڵی 1970 بەشداری لە تاقیکردنەوەی پەیمانگای ئیسلامی دەکات و بڕوانامەی پەیمانگای ئیسلامی بەدەست دەهێنێت. لە ساڵی 1970 بە فەرمانی ئیداری حکوومەتی عێراق دەبێتە پێشنوێژ و وتار خوێن لە ناحیەی وەرتێ. لەوێ دەمێنێتەوە تا ساڵی 1985 مامۆستای شەهید لەسەر هەڵوێستی زۆری دژ بە ڕژێمی بەعس لەلایەن ڕژێمەوە تووشی ئازار و زیانی جەستەیی و دەرونی و ماڵی بۆتەوە. دوجار لە بەهاری 1988 پیاوانی بەعس دەستگیری دەکەن و بێ سەر و شوێنی دەکەن. پاشتر هەواڵی لە سێدارەدانی دەدەنەوە بە خانەوادەکەی، بەڵام تەرمەکەیان ڕادەست ناکەنەوە، بۆیە مەزار و گۆڕەکەشی دیار نییە. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان، دووبارە سەلام و میهرەبانی خوای گەورەتانە سەر بێ. خۆشەویستان، هاتوینێتە وەرتیر، ئارامگە و مەنبەع و مەفتەنی مامۆستای شەهید مامۆستای مەرحوم بەڕێز مامۆستا مەلا خدری وەرتێ. دەستپێک کەمێک لە ژیانی مامۆستامان بیست بۆ زیاتر درێژەدان بە قۆناغەکانی خوێنی جەنابی مامۆستا لە خزمەتێکێک لە با بڵێن برازاکانی مامۆستایان ئامۆزاکانی مامۆستا بەڕێز مامۆستا مەلا عەبدوللەتیف دەدوێن کە لەسەر سەربردەی ژیانی ئەو ئاخۆ چۆن مامۆستاوەکەی چۆتە بەرخوێندن و قۆناغەکانی چەند و چۆن بڕیە ئەوەی کە مامۆستا زانیارێنێنی لایبی بە ئێمە و ئێوە دەیگەینی ئینشاءڵڵا. مامۆستای بەڕێز سەلامی خوای گەورەت لەسەر بێ. عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بەڵام سوپاسی جەناب دەکەین بۆی کە عەزەتمان دای بەڕێزشمان لە هەولێر هێناوەتە ئێرە بۆی خزمەتی جەنابی مامۆستای مەرحوم بکەین و ئاشنای بینەرانی بەڕێز بکەین. پێمان خۆشە دەستپێشی ژیانی مامۆستای ئەوەی کە ڕۆشتە بەرخوێندن وەکو قوتابیەکی زانستە شەرعیەکان چۆن بووە لە شوێ بوو؟ بسم الله، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. پێشەکی دەستخۆشیتان لە یەکەم بە بۆنەی هەستان بە ئەم سازدانی ئەم بەرنامەیە. خوای گەورە پاداشتی خێرتان بنووسێ. مامۆستا مەلا خدر کە ئامۆزای بابم بوو و هەم برای شیریشی بوو، بۆیە ئێمە هەر پێمان دەگوت مام بە مام مەلا خدر. هەر لە منداڵیەوە بابی طبعاً
دایناوە بۆ خوێندن دەستە خوێندن دەست بە خوێندن دەکا یەکەم جار لە گوندەکانی ئاکۆیان و کانی قوڕ کە لەوێ مامۆستا مەلا ئەحمەد وەرتی لەوێ دەبی دەچێتە بەر خوێند و لەوێ دەخوێنی و دوای چەند گوندێکی تر دەکا دێتەوە ماونان دێتەوە گرتک چەند زانایەکی لێ دەبێت لە خزمەت ئەو زانایانە عیلم فێر دەبی دوای دەچێتە شێخ مەمودیان لە شێخ مەمودیان دەخوێنی بەینەکی چاک لەوێ دەبی دوجار حوتاڵی خوێندن دەبی دەگەڕێ دەچێتە بێتواتە لە بێتواتە لای مامۆستای ئەو کات لە ناحەی بێتواتە دەخوێنێ ئەوجا من لە ساڵەکانی 91 لەوێ فەقێ بووم مام سەید عەبدوڵڵایەکی لێ بوو ئەگە بە تەواوی ناوم بۆ بیر مابی دەمگوت مام سەید ئەتوو بۆ زۆر نایەکنەمەوە خۆ لەمە ناگەینی ئەویش گوتی ئەمێن جارێک برادری فەقێیەکی بووم لێرە زۆرم خۆش دەویست ناوی مەلا خدری وەرتی بوو کاتێک کە مەلا خدر فەقێ خدر کە ئەو کاتی ڕۆی بێتواتەی بەجێهێشت زۆری لۆ گریام و دڵم زۆر عادز بوو لەو کاتیەوە بڕیارمدایە دۆستایەتی فەقەیان نەکەم چونکە فەقێ ئێرە ماڵی تایبەتیانی و تایبەتی و هەمیشەییان نییە زوو دەڕۆن بۆیە من حەز ناکەم زۆر متوی ئێوە بم دوایە بڕۆن بەو دەگریم هۆگری فەقەیان دەبێت هۆگری فەقەیان بۆ جا مامۆستا تەبەن مامۆستا مەلا خدر کەسێکی مەشرەب خۆش بووە و زۆر بەکەیف بووە بۆیە هەر ئەوەی کەسێک کە تەماشای کردیە و دیتی خۆشویستیە جا لە مامۆستا مەلا خدر لەو کاتە دواتر دەچێتە کۆیە مزگەوتی مەلای گەورە لە مزگەوتی مەلای گەورە لە کۆیە دەخوێنی لای مامۆستا مەلا ئیبراهیمی بێراوەی ئەو کاتی لەوێ دەبی لەوێش دەخوێنیێتە ماوەیەکی زۆر دوایی دێتەوە بۆ ڕەواندووس دێتەوە مزگەوتی تەکەی ڕەواندووس لای مامۆستا مەلا عەبدولکەریمی ئەفەندی لێ بووە مامۆستا مەلا عەبدولکەریمی ئەفەندی کە مامۆستایەکی زانایەکی ناودار بووە وەکو بیستومە و ئەمە تەمان کچکە بووم ئەو کاتی کچکە بووم بەو شێوەی نەبووم کە تەپرسیاری لێ بکەم و چت کردی و چت نەکردیە ڕاستە بە بیرم دێ گفتوگۆمان هەبووە ئەو کاتی کە برینداریش بوو ئەمە سەردانم کرد بە چوومە لای ئێستا دێمە سەری کە شیعرێکی بە هەدیە دامێ دەستی شیعری هەبوو لەوێ وەکو باسی ئەەکەن ئیجازەی مەلایەتی لێ وەرگرتیە بەس نە وەکو حەفلە و خڕبوونەوەی جەماوەری و ئەو شتانەی نەبوو لەکوێ بوو ساڵی چەند بوو تەمان ئەوە بزڵبت نازانم ساڵەکانی بۆ بەس بە گوێرەی ئەوەی کە ئیمتیحانی کردیە شەهادەی پەیمانگای ئیسلامی بەدەستینە ساڵی 1970 بووە ساڵی 1970 بەشداری ئیمتیحانی دەکا لە هەولێر لە شەهادەی پەیمانگای ئیسلامی بەدەست دێنی کە بەدەست دێنی و وەکو بڕوانامەی زانستی وابوو ئێستاش هەر کە مامۆستا ئیجازەی فەقەیەتی وەرەگرن دەبی تعدیل بکرێتەوە تعدیلی ئیجازەی پێدەگوترێ ئەوجا لە ساڵی 1970 تعین دەبیتە ئیمام و خەتیب لە هەر لەم گوندەکە ئەو کات گوند بوو ئێستا ناحیەی وەرتێ لە هەتا ساڵی 85 هەر لێرە ئیمام و خەتیب دەبی پێمابی ماڵی شەهر دوای من بووە ماڵیشی ئێستا لەبەر ئەو گویزە دیار نییە ئەگەرنا ئەلێرە بۆ ماڵی زۆر مەشغوڵی ماڵداری بوو ئاژەڵداری بوو لە کوێستانان مێشی هەبوو مێشی هاوینان دەبرد لە کوێستانێ دینهێنانەوە ئەگوندی دوای ڕەشەوەڵا خوشتیواشی هەبوو حیوانی هەبوو کەسایەتیەشی جەماوەری بوو غەدی ئەوەی کە باز دەکرێت مامۆستایەکی دەوڵەمەند بوو لە ڕووی مادی لە ڕووی مادی ئاششی هەبوو باز کردوان ئاشەشی هەبوو ئاشەکە ئابێرەداوە لە ڕاستی خۆمانە ئەلێرە ئەوە ئاشی زی ئاشیوی بوو کە گەنم و شتانیان دینا دایان هاڕی و دایان کردە ئارت
خەڵک باراشی دینە دەیانگوت پێیان دەوت باراش وایە جا مامۆستا بەم شێوەیە ژیا بە عیزەتەوەش دەژیا ماشەڵڵا بەرەکەتی لە ماڵیدا هەبوو ئەوە ئیجازەی لێوەرگرت نەمانزانی ئەوەی ئیجازەی لێوەرگرت وەکو باس دەکرێت مامۆستا مەلا عەبدولکەریم ئەفەندی بووە ئیجازەی مەلایەتی لێی وەرگرتیە دوایش ئیمتیحانی وەکو گوتم ئێستا مایە وێنەکانی مایە شەهادە و ئەوانەی مایە هەتا دەرەجەکانی سەر شەهادەشی هەموو مایە ئیمتیحانی کردیە و ئەو شەهادەشی بەدەستێنایە ئەو شعرەی باست کرد مامۆستا خۆی نووسی بەچوو بۆنەیەک بەتویدا مامۆستا مەلا خدر دەستی شعری هەبوو شعرەکانی ئەو شعری کە دایە من ماشەڵڵا فکرێکی حەماسی شۆڕژگێڕانەی زۆر بە قووەتی هەبوو کە من چوومەکنی دەمە گولێکی دەبانچەی لاقی کرد بوو بە دەبانچە تەقیان لێ کرد بوو هەر بریندار بوو وتی ها ئەو شعرە دەمێ ئەو شعرم نووسی و شعرەکەی لۆ خوێنمەوە هەر مابوو شعرەکەم بەس بەداخەوە زۆر گەڕام نەمدیتەوە شعرەکە هەندێک دێڕم بیرماوە دەڵێ ئەی محەممەد ئەتۆ لە کوێی ئۆمەد زەلیل و غەمبارە هەر وەکو تۆپی منداڵان کەوتە دەستی تاوانبارە گەر بە تەنها و ڕوت و قود بم گەر بە تەنها و ڕوت و قود بم یاخود بەدائیم هەر ئەسیر بم گەر تۆ لەگەڵ ئێمەدا بینا بێ لە شایان کەمتر بم شعرەکە لە کۆتاییدا سەردەمی ئەنفال و چیمیابارانی هەڵەبجە و ئەوانەیە بە حەماسەتی نووسیە باسی دوژمن دەکا کە دوژمن وەکو هەرسی بریندار کەوتۆتە گیانی فەقیران و هەژاران ئەوجا باسی ئەوەی دەکا کە خەڵک قیامەتی لەبیر کردووە هەر خەریکی دنیاە و شۆڕژ ناکا و جیهاد ناکا و لە ئاخیری شعرەکەی وا تعبیر دەکا دەڵێ ئەو خەڵکە نازانی کە دەبێت دنیا بکە عیمرانە کە دەڵێ کاولکاری لەسەر زەوی ئەکەن بە پێچەوانە دەبێ ئاوەدانی بکەنەوە ئەنێ ئەوە تعبیری شعرەکەی هەتا ئاخیری ئەوە بوو بەڵێ مامۆستا سوپاسی جەنابەت دەکەین دەست و چاوت خۆش بێ ئەگەر شتێک نابی لە کۆتاییەوە دووبارە سوپاس بۆ جەنابتان لە کۆتایی دەستخۆشیتان لە یەکەم هیوادارم بەردەوام بن لە ڕێچکەی زانایان و بە دوواداچوون بکەن بۆ ئەو زانایانش کە بەڕاستی زۆر لایەن هەن کە دەسەڵاتیشیان هەیە بەڵام گرنگیان پێ نادەن و بە دوو ژیانیانەوە ناچن باسییان ناکەن و بە خەڵکیان ناناسێنن زانایان غەریبن لە ناو میلەتی ئێمە بەڕاستی ئێوە کارێکی باشتان کردووە کە دەستان کردوتە ئەم کارە کە ڕێچکەی زانایان زیندوو دەکەنەوە دەستان خۆشبی خوای گەورە پاداشتان بداتەوە من لە ساڵی 1970 لە مزگەوتی تەچیەی لە ڕەواندووس لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا خدر بووین مامۆستا مەلا خدر پیاوێکی زانا بوو سەرقاڵی گوتنەوەی دەرسەکانی فەقەیان بوو مامۆستایەکی زۆر لێهاتوو بوو لە ڕووی تەدریس و چۆنیەتی فێرکردنی فەقێ و هەروەها خەتیبێکی زۆر باشیش بوو بەڕاستی خوتبەکانی زۆر کاریگەر بوون ئەو کاتە ئێمە خەڵکی وەرتێ بووین ناوچەی ئێمە منتقەی محەڕەمە بوو بەڵام بە سیفەتیەوەی جەنابی مامۆستا خزم بوو خەڵکی منتقە بوو هاتینە حوجرەکەی ئەو لە ڕاستیدا مامۆستا مەلا خدر کەسایەتیەک بوو هەم لە ڕووی دینیەوە شارەزاییەکی زۆر باشی هەبوو زمانی عەرەبی زۆر باشی دەزانی وە لە هەمان کاتیشدا هەمیشە لە دژی ڕژێمی بەعس جوڵە و با بڵێین کار و تێکۆشانی زۆر گەورەی هەبوو هەر لە 1970 کە ئێمە لە خزمەتی بووین ڕۆژانی ڕەمەزان دوای نوێژی عەسران وتاری دەخوێندەوە لە یادمە ئەو کاتە دانیشت بووین لە وتارەکەی کە ئاماژەی بە فەرمودەیەکی پێغەمبەر کرد فەرمووی پێغەمبەر دەفەرمێ زەمانێکدا دێ خەڵکانێک پێیا دەبن قەمچیان لە دەستە لە خەڵکی فەقیر و هەژار و بێتاوان دەدەن بەڵام ئێستا ئەو ئینجیباتانن کەوە قەمچیان لە دەستە و لە کچ و کوڕی کوور دەدەن ڕاپەڕین لە دژی ئەوانە ئەرکەچی دینیە واجبە
بۆیە هەر بۆ شەوەکەی و بۆ بەیانیەکەی بەڕاستی بوو بە مزاڕەیەکی گەورەی ڕەواندوز ئەوە بوو ڕەواندوز کەوتە دەست دانیشتوانەکەی و خەڵک و دواتر مامۆستاش ملاحەقەی زۆر کرا لەلایەن ڕژێمی بەعسەوە. لە هەمان کاتیشدا زۆر حەزەکەم ئاماژە بە مەوقیفێکی تری بکەم. هەر لەو ساڵانە ئەو کاتە قاید فرقەی منطقەی سۆران دیانان ئەو کاتە لە دوای مامۆستایانی ڕەواندوز دەنێری کە مامۆستا خۆی و فەقێکان عەفو خۆی و مامۆستایەکانی ڕەواندوز دەچن بۆ لای قاید فرقا. ئەو کاتە قاید فرقا لە ناو حامیە ڕەواندوز دانیشتووە. مامۆستا کە دەستنە ژوورەوە بۆ لای قاید فرقا پێی دەڵێ مامۆستا فەرموو وەرە شوێنی من چکە میوانی لەنگۆ خۆشەویستتر نایەتە لای من. مامۆستاش پێی دەڵێ ببوورە جەنابی قاید، جەنابەت عەرەبی و ئێمە کوردین لەسەر خاچی خۆمانین، ئەتوو میوانی ئێمەی ئەمە بە هیچ شێوەک من نایەمە شوێنی تو لەبەرەوەی تۆ میوانی ئەبی لە شوێنی خۆ دانیش. طبعاً ئەو مووقیفە قاید فرقە لە دڵی گرتبوو، هەر ئەوەش بۆ هۆی ئەوەی لە دوای مزاهەڕەکەی ڕەواندوز کە ڕەواندوزی بەجێهێش بۆ ماوەیەکی کاتی چوو بۆ لای کاک ئاکۆی هەباساغا لەوێ داڵدەیدا بۆ ماوەیەک، بەڵام دواتر هەرچەند تەکلیفی لێکرد بوو نەگەڕێتەوە بۆ ڕەواندوز، بەڵام هەرگەڕا بوویەوە ئەوە بوو بێ سەر و شوێن کرا و بەدەستی ڕژێمی بەعس ئیعدام کرا. مامۆستا بەڕاستی مدەڕیسێکی زۆر باش بوو، وەکو ئاماژەم پێدا خەمخۆر بوو بۆ دین، بۆ علومە شەرعیەکان، لە هەموو علومە شەرعیەکان بۆ خۆی دەرسی دەگوتەوە لە سەرەتا تا کۆتایی. زۆر ڕووخۆشیش بوو لەگەڵ فەقێیەکان، هانی فەقێیەکانی دەدا، بەردەوام هانی ئێمەی دەدا، دەیگوت ئێوە داهاتوویەکی گەشتان هەیە، کۆڵ نەدەن، خەریکی لەبەرکردنی کتێبەکان بن، چووکا و فەقێی ئەگەر کتێبی لەبەر نەبن بەڕاستی لە داهاتوودا ناتوانی مەلایەکی باشبی. زۆر تەرکیزی لەسەرەوە حیفزی فەقێیەکان دەکردەوە. لە ڕووی کۆمەڵایەتیشەوە مامۆستا علاقەیەکی زۆر فراوانی هەبوو لەگەڵ ڕئیس عەشیرەتەکان، لەگەڵ کەسایەتیەکان، بە خەمی خەڵکەوە بوو. ئەگەر کەسێک بگیرابایە ئەو کاتە لە بیرمە لە دەرگای ئەم و ئەوی دەدا لە پێناو ئەوەی ئەو کەسە ڕزگاری ببێ و نەکەوێتە زیندانەکانی بەعس. بۆ مامۆستا مەلا خدر لە ڕووی کەسایەتی دینی وەکو زانایەکی ئاینی وە کۆمەڵایەتیش شاعیریش بوو، شعری زۆر شعر لە 2000 دەستی بە شعر گوتنیش گوتبوو بەسەر پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام و بەسەر بابەتە ئاینیەکاندا. خۆشحاڵین کە ئەوڕۆ جەنابتان هاتیە لە کەسایەتێکی دەپێچینەوە کە بەڕاستی خزمەتێکی زۆری فەقێ و مامۆستایان کردیە، کەویش مامۆستا مەلا خدری ڕەحمەتی شەهیدە بەدەستی جەلادەکانی بەعس. مامۆستا زۆر کەس هەیە کەسێکە، بەڵام مامۆستا زۆر کەس بوو. مامۆستا لەگەڵ خەڵکی عەوام بوو، لەگەڵ زانایان زانا بوو، لەگەڵ فەقیران فەقیر بوو، لەگەڵ دەوڵەمەندانیش دەوڵەمەند بوو. ئەنی هەموو سیفەتی تێدا مەوجود بوون. و مامۆستا زۆر حەزی لێ بوو کە زۆر لەو کاتانەی کە دەرسی بە فەقییان دەگوت زۆر خۆشحاڵ دەبوو، زۆر خزمەتی فەقییەکانی دەکرد. ئەو فەقییانەی کە لە لایوی بوون مەجالی نادا کە لە غەیری ماڵێوی نان و خواردن و فەقییان بچیتن. لەگەڵ ئەوەشدا ئیش و کاری خۆشی دەکرد. مامۆستا خوا
ڕزق و ڕۆزی لۆ زیاد کردبوون توانایی هەبوو لە وەختی سەر پاییزان بەشێ هەموو وەرتەی حەیوان دیناوە دەیگووە بکوژنەوە لە بۆ خەڵکی بیان دەنێ دوایە گۆڕی گۆتی وەرن ئەوە زۆر زەحمەتی تێدایە لۆ خەڵکیش هەر بە دوو ماڵان حەیوانەشی ببەن لۆ خۆتان بکوژنەوە هەر کەسەی بە دوو کەسان بە دوو ماڵان دەچون حەیوانەشیان دەبێت جارەشێ پیاوەک بزنەکەی بربوو دوایە تەماشاکە وڵا مردار بووە گوتی ئەوە خوا چی بێ ئەوە ناکە حتمما ئەو بزن لاوانێ ئیمە نەبووبی لە جێشی ڕاتی هاتبیتە ناوێ بڕۆیەکی دیکە بگرن حاڵی ئەو بەو شێوەی بوو مامۆستا چاونەترس بوو جارەشێ ئامرلیوا هاتە وەرتێ گوتی شێخ گوتی ئەتوو ڕئیست خۆشەوێ گوتی هەموو کەس ڕئیسی خۆی خۆشەوێ گوتی ئەوە گەورەمانە گوتی هو ئیلاهونە ئەوای گو ئەوەکەی وەگو ئەو کابرایی ئامر لیوایەکەی مامۆستا وەڵامی داوە فەرمووی نەخێر وانیوە وەشی تۆڵەی تی لە لای ئێمە وەکو کەمترە لە مێرولەشی کە لەسەر ئەرزی ئەڕوات لە بەرامبەر خوای گەورەدا هیچ کەسێک نایەتە بەرامبەری خوای گەورە تا ئەوی بینیە سەری نەخێر ئەمن و ئەتو هەموویان مەخلوقاتین غەڵاتێکی گەورەت کرد ئەو زاریش ئامر لیوایەکە زۆر گرژ بوو ینی لەبەرەوەی بەو شێوەی مامۆستا ڕەدی داوە بەڕاستی هەندە نەترس بوو زۆر جار پێمان دەگۆ مامۆستا لەوێ مەبە بڕۆ لە لایەشی دیکە وەرە وەرتێ وەلحاسڵ چکە لە ڕوانزێ بوو لەوێ لە ئاخیریدا مامۆستا نەهات فەرمووی سەحابە و خولەپای ڕاشیدینیش شەهید کراون مامۆستا هەر چەندی ئەمە باسی مامۆستایی بکەین بەڕاستی ناتوانین وەکو پێویست مامۆستای بناسین ئەوانەی کە مامۆستایان شەهید کرد عەرەب نەبوون کورد بوون عەرەب نەبوون کورد بوون کە شەهیدیان کرد ئێستاش کابرا ماوە قاتیل ماوە قاتیل ئێستا ماوە لە دوای ئینتیپازەی کە ئینتیپازە کرا ئەو دوای کوردی ئێمە هاتنەوە وڵاتی و لەگەڵ عێراقێ تەنسیقیان کرد و ئەو قاتیلە گیرا بوو لە حکومەتی عێراقی گربووی ئەوەی کە مامۆستای شەهید کرد سەدام گربووی جا کوی گربوو نازانم لەسەر چی گربوو ئەوەی نازانم بەڵام سەرکردەیەشی کورد کە لە ئەو پەڕی سەرێدایە چوو تەشەبوسی بە سەدامی کرد بۆ بەردانی ئەو قاتیلەی ئەوەش کارە ساتەشی ناخۆش لەگەڵ مامۆستاش 11 کەس بە یەک دەبانچەی کوژراون دەربارەی مامۆستا مەلا خدری وەرتی بەڕاستی ئەوەی ڕوویدا بەسەر ئەو مامۆستای هات کارەساتێکی زۆر گەورە بوو مامۆستا مەلا خدر پیاوێکی
هەڵکەوتوو بوو لە ڕووی ئاینی وەکو مامۆستایەک و زانایەکی ئاینی، لە ڕووی کۆمەڵایەتیەوە وەکو کەسێک کە زۆر تێکەڵاوی خەڵک بوو، زۆر کەسێک بوو ڕشسپی و پیاو ماقۆڵ بوو لە منتیقەکە، هەم وەکو کەسێکی سیاسیش کە ئاگادار لە دەوروبەر و لە ئەوەی کە ڕوو ئەدا لە ناوچەکە و جیهان. من وەکو یەشێک لە قوتابیەکانی مامۆستا کە ساڵی 1970 لە خزمەتیا ئەم خوێن لە حوجرەی مزگەوتی تەشیەی گەیلانی لە شاری ڕەواندز، مامۆستا لەوێ ئیمام خەتیب بوو لەو مزگەوتە. بەداخەوە ئەو پیاوە هەم لە شاخ جێگەی نەبووە و هەم لە شاریش جێگەی نەبووە، ینی دژایەتی ئەکرا لەبەرەوەی ئەو کەسێکی ڕەخنەگر بوو، بەڕاستی ڕەخنەی لەو بارودۆخە ئەگەر کە لە ئارایە بوو، چ لە ناوچەی شۆڕش چ لە ناوچەی حکوومەتی ئەو سای بەعس. بەداخەوە لە زێدی خۆی لە وەرتێ هەوڵی ژەهر خواردنیکردنی درا ئەوە کە تیرۆر بکرێت لە ڕێی پێدانی ژەهرەوە، خۆی گەورە ڕزگاری کرد و پاشانیش لە ڕەواندز بریندار کرا، لەوێش خۆی گەورە نەجاتیدا ڕزگاری بوو. بەڵام وازیان لێ نەهێنا، جارێکی دیکە لە دوای ئەو خۆپیشاندانەی کە لە ساڵی 1970 لە ڕەواندز ئەو خۆپیشاندان ڕوویدا، خۆپیشاندانێکی جەماوەری بوو کە خەڵکەکە بە پشتیوانی مامۆستایانی ئاینی و بەهاندانی مامۆستا مەلا خدر کە لە وتارەکانیە زۆر بە توندی هێرشی ئەکردە سەر ڕژێم و دام و دەستگا سەرکوتکەرەکانی، خۆپیشاندانێکی جەماوەری ڕوویدا، خەڵکەکە دەستان بەسەر دام و دەستگاکانی حکوومەتا گرت، هەتا وەکو دوای نیوەڕۆ. لە دوای نیوەڕۆوە توانم بڵێم لە دوای عەسرەوە حکوومەت جارێکی دیکە پەلاماری شارەکەی دایەوە، ئیتر ئەوانەی کە لە خۆیان ئەترسان هەڵهاتن لە شارەکە. من نێشێک لەوانە بووم لەگەڵ زۆرێک لە مامۆستاکان و لە قوتابیەکان و خەڵکی ڕەواندز لە ڕێگەی ئاکۆ و گەرەوانە و دۆڵی ئاکۆیان ڕەواندزمان بەجێهێشت، چوینە منتقەی پێشمەرگە و من نەمتوانی بگەڕێمەوە، جارێکی چوو ڕۆیشتینەوە بۆ وەرتێ. مامۆستا مەلا خدریش بۆ ماوەیەک ئەوەی بەجێهێشت، بەڵام پاشان گەڕایەوە بۆ ڕەواندز. هەرچەند هەندێک لە دڵسۆزان پێیان وتبوو مامۆستا لەوانەیە ژیانت بکەوێتە خەتەرەوە ئەگەر بگەڕێەوە بۆ ڕەواندز، لەبەرەوەی حکوومەت زۆر ڕقی لە تۆیە، چونکە ئەڵێن ئەو خەڵکی هانداوە بۆ خۆپیشاندان بۆ ڕاپەڕێن دژی ڕژێم، بۆیە لەوانەیە مەترسی لەسەر گیانت هەبی. بەڵام مامۆستا پیاوێکی نەترس بوو، بە هیچ شێوەیەک ترسی لە دڵدا نەبوو، ناترسە، پیاوێکی بوێر بوو، گەڕایەوە ڕەواندز. لە یەکێک لە هەڵوێستە جوامێرانەکانی مامۆستا مەلا خدر ئەوە بوو کە زۆر بە خەمی خەڵکەوە بوو، بە خەمی هەموو ئەو کەسانەوە هەبوو کە کێشەیەکیان بۆ دەهاتە پێشەوە، هەوڵی سارەسەرکردنی ئەدا، کێشەکە کۆمەڵایەتی بووە یا سیاسی بووە یا ئەمنی بووە. یەکێک لە قوتابیەکانی خۆی بۆمان ئەژێڕێتەوە مامۆستا جەرجیس، محەممەد جەرجیس لە ڕەواندز کە مامۆستا بوو، مامۆستای ئادادیە بوو، بۆمان ئەژێڕێتەوە ئەڵێ مامۆستا مەلا خدر لەگەڵ ئەوەی کە مۆزەفی ڕەسمی بوو لە وەزارەتی ئەوقاف و ئیمام و خەتیب بوو لە مزگەوتی تەشیەی گەیلانی، بە خۆبەخشیش دەرسی بە قوتابیان ئەگوتەوە لە قوتابخانەی حکومی، لە ئامادەی دەرسی ئەوتەوە زمانی عەرەبی و پەروەردەی ئاینی بە قوتابیەکان ئەوتەوە. دەڵێ جارێکیان چوین بۆ لای مامۆستا و کاتێکە بریندار کرابوو، مامۆستا لەگەڵ ئەوەی کە ناڕەحەت بوو هەستایەوە قسەی خۆشی بۆمان کرد، ئەو هیچ ترسی نەبوو، گوتی من هیچ پەشیمان نیم لەوەی کەوتومە، لەبەر ئەوەی کە ئەوەی ئەیڵێم ئاەتی قورئان و فەرمودەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، من ئەوەم جێبەجێ کردووە، یعنی شتێکم نەوتووە تا من لی پەشیمان بم، لەبەرەوە هەرگیز پەشیمان نیم. بەداخەوە قەدری ئەو پیاوە گەورە نەزاندرا، تەنجی پێ هەڵسندرا،
چ لە ناوچەی شۆڕش چ لە ژێر دەسەڵاتی ڕژێم. تەنانەت ئەو کاتەش کە دەستگیر کرابوو هەندێک لەوانەیە کەوا چوو بوون بۆ سەردانی پێشنیاریان کرد بوو گوتیان مامۆستا ئەگەر بکرێت هەندێک لەو پەشیمانی خۆت لەو مووقیف و لەو هەڵوێستانە دەربڕی بەڵکو ڕژێم بەردات و ئازادت کە گوتوی هەرگیز بە هیچ شێوەیەک سازش لەسەر ئەو هەڵوێستانەم ناکەم کە لە ڕابردوودا هەم بووە. لێشێ لەو هەڵوێستانە کە من خۆم لە مامۆستان بینی بەڕاستی وتارەکانی وتاری ئاگرین بوون، وتاری زۆر زۆر توند و حەماسی بوون دژی ڕژێم. لە وتارانەی کە لە ڕۆژانی جومعە هەروەها لە وتارەکانی عەسرانی ڕەمەزان کە پێشکەشێ کرد لە مزگەوت لە مزگەوتی تەشەی گەیلانی لە ڕەواندز یەشێکی کە لە مەوقیفەکان باس بکەم مامۆستا یەکێ لە قوتابیەکانی بۆی جێڕامەوە فەرمووی دوای مامۆستا کە بێسەر و شوێن کرا لە خەوما بینیم مامۆستا هاتە خەونم یعنی سەرنجامی باشی ئینسان گوتی هاتە خەونم ئەڵبەتە ئەو قوتابیە ئەهلی مزگەوت بوو گوتی پرسیارم کرد مامۆستا تۆ بۆ ماوەیەکە دیارنی دوای ئەوەی کە دەستگیر کرابوو تۆ ماوەیەکە دیارنی ئارێ لە کوێی گوتی توم خەمی مرد نەبی بینیم لەسەر تەختێک دانیشت بوو گوتی من شوێنەکەم زۆر خۆشە من لە شوێنێکی وام هیچ خەمی منت نەبی من ناگەڕێمەوە بەڵام من جێگام خۆشە و گوتی دوایی بە خەبەر هاتم ئەوە بۆ باوکم جێڕایەوە گوتم مامۆستا نایەتەوە گوتی چۆن نەزانی نایەتەوە گوتی من خەونم پێوە دیوە ئەو ئینشاڵڵا لە بەهەشتە ناگەڕێتەوە. لە ڕووی ڕێشسپی و پیاوماقۆلیەوە پیاوێک بوو نەترس بوو پیاوێک بوو بە خەمی هەموو خەڵکەوە بوو. یەکێ لەو هەڵوێستانەی کە لە بیرمە جارێکیان من منداڵ بووم ئەو کاتە مامزەلال هات بۆ وەرتێ لە مزگەوتی گەورەی ئێستای وەرتێ مزگەوتی گەورەی پێڵێن سەلامی لە مامۆستا مەلاخدر کرد گوتی مامۆستا من قەرزاری زەنابتم مەبەستی ئەوە بوو کە سەردانم نەکردووە و پێویست و سەردانی بکەم و یان لەو زۆڵمەش کە لێ کرا کە هەوڵی ژەهر خواردنکردنی درا وتی من قەرداری زەنابتم وتی وەڵا مامزەلال تۆ هەر تەنها قەرداری منی تۆ قەرداری هەموو میلەتی کوردی. ئەو قسەیەکی زۆر سیاسیانە بوو کە مامۆستا مەلاخدر کردی هەر لە بیرم ما لە بەرەوەی قسەکە قسەیەکی نەستەق بوو معنای و دەلالەتی خۆی هەبوو. ئەو پیاوەکی زۆر شارەزا بوو و دائیمە ئامۆژگاری فەقیەکانی ئەکرد کە بەردەوام بن لە خوێندن چونکە ئەمە مستەقبەلی ئێوە بەندە بە خوێندن بە زانست و زانیاری وەکو باسیشم کرد نەک تەنها ئەو لە حوزرە یعنی باوەڕ وا بوو کە ئەبێ خەڵک خوێندەوار بی خەڵک ڕۆشنبیری بی بۆیە ئامادە بوو بە خۆبەخشیش دەرس لە قوتابخانەی حکومی بڵێتەوە. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕسەی زانایان هەڵبەتە جەنای مامۆستای مەرحوم دوو خێزانی بوو لە هاوسەری یەکەمی منداڵی نەبوو بەڵام لە هاوسەری دومی خاوەنی دوو منداڵ بوو کاک محەممەد و خاتوو عەزیزە هەرە دوو منداڵی مامۆستا ماوە لە دوای خۆی دامە لە خزمەتی خاتوو عەزیزە دەبین کە سەربردەی ژیانی جەنای مامۆستامان بۆ باس بکە ئەوەی کە لە دایشی بەڕێزیانەوە ژێریەوە بۆی باس کردووە لایەنە زانستیەکەی نا بەڵام ئەو دەردی سەریە کە مامۆستا بینیوێتی لەسەر ئەو هەڵوێستە نەتەوەیەتیانە یان ئەو هەڵوێستانێک کە لەسەر دینە هەیبووە چەند و چۆن بووە خۆناغەکانی ئەو ڕاگوزەری جەنای مامۆستا بە و میحنەت و ئازار و دەربەدەری و ئەشکەنجە و تا ئەو کاتێک کە شەهید دەکرێت لە خزمەتی خاتونی بەڕێزاتە دوین. خاتون جان دەستت خۆش بی سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بەخێرتان سەرچاوم. بسم الله الرحمن الرحیم. عەزیزە خدر یوسف باپیر کچی شەهید مەلاخدری وەرتیمە بابم لە ساڵی 1940 لەدایک بووە لە شار دەدەی وەرتێ کە ئێستا ناحیەیە. بابم هەر لە تەمەنی منداڵیەوە تەمەنی 3 مانگ بە کە داچی ئەمری خوا کردیە ئامۆژنی خۆی بەخێوی کردیە
دواتر باپیرم زەواجی کردیتەوە و بابمی گەورە کردیە. کاتێک کە بابم داچی ئەمری خوای کردیە، بابمی کردیتە نەزر لە بۆ خوێندنی مەلایەتی. لە تەمەنی 6 ساڵی ناردیتە شارەدەی ڕواندز، لەوێ خراوەتە بەر خوێندن و فەقێتی و جوانترین فەقێی ناو فەقێیەکانی ڕواندزێ بۆ لە ناو مزگەوتی تەچەی ڕواندزێ. کاتێک کە بابم دەچێت لە بۆ خوێندن، فەقێیەکان هەموو کە ڕۆژانە دەچن خواردنی وەردەگرن دەڵێن مەلا خدر ئەتوو بڕۆ، لەبەر ئەوەی ئەتوو زۆر جوانی خواردنی زیاتر خردەکەیەوە، بەڵێ سەرنجیان ڕادەچێشی ئەتوو بڕۆ خواردنمان لۆ وەرگرە، کە ئەو کاتی پێیان دەگۆڕەواتب. بابم بە بەردەوامی ئەو چووە خواردنی وەرگرتیە. لە ساڵی 1965 لە مەحەد ئیسلامی لەوێ خوێندنی خۆی تەواو کردی و شەهادەی وەرگرتیە. قۆناغەکانی خوێندن لێگەڕێ، بەس ڕاگوزەری زەنای مامۆستا هەم لە ڕووی ئەوەی کە و میحنەت و ئازارێنی کە بەسەری هاتووە، قۆناغەکانی ئەو چۆن بوو ئەوەی کە باس کراو لە جەنابتان؟ بەڵێ، بابم لە دوای ئەوەی کە خوێندنی تەواو دەکا، لە کاتی کە خوێندن تەواو دەکا و پێشەوەی شەهادەکەی وەربگریتەوە، لەگەڵ 3 ئامۆزای دیکەی سجن دەکرێت کە لە سەر مەوزوعی سیاسی سجن دەکرێن، کە عەلە ئەساس ئەوانە لە ناو پێشمەرگەنە و دەستیان هەیە لە سیاست. بۆ ماوەی تقریباً 2 ساڵ و 6 مانگ ئەو لە سجن دەبی. دواتر کە دێتە دەرێ لەگەڵ بابی سەفەری حەز دەکا، کە دەگەڕێتەوە لە حەج زەواج دەکا لەگەڵ داکم بەڕەحمەت بی، ئەو ئێستا چوەتە ڕێگەی حەق، و دواتر ئەو داکەم منداڵی نابی. مەبەستت خێزانی یەکەم؟ بەڵێ، مەبەستم خێزانی یەکەمێتی، کە منداڵی نابی خێزانی یەکەمی هەڵدەستی بە خۆی دەچی ژنی لە بۆ بابم دەینیتەوە، داکم لە بۆ دەینیم، کە داکمی لە بۆ دەین لە ساڵی 1985 زەواج دەکەن لەگەڵ داکم. یەکەم منداڵیان من بوویمە، کە بابم ئەمنی زۆر خۆشویستیە. یەکێک لە قسە جوانەکانی بابم ئەوە بووە بەرامبەر بە منداڵەکان و خۆشەویستی لە بۆ منداڵەکانی و لە بۆ خێزانی، گوتیتی خۆزگە ئەمن نەدەمردم هەتا حەزیزە دەرکەی لێ دەکردمەوە، چونکە بە حەسرەتی منداڵ بوو و منداڵیشی زۆر خۆشویستیە. دوای ئەوەی کە لە 85 لە وەرتێدا دەنیشن، لەوێ 2-3 شەو مەجموعە پێشمەرگەک لە ماڵی بابم دەمێننەوە. دوای ئەوەی کە دەمێننەوە ئەخباریان لێ دەکرێت لەسەرەوەی کۆنتاکەچی با بڵێن سیاسی هەبوو بۆ هەستێشی نەتەواتیان، چۆن دڵێ بە هەڵوێزی بەرامبەر بەڕژەی بەعسی ئەو کاتکەوە. بەڵێ بێگومان، کە ئەو با بڵێن ئەو چەند شەوی پێشمەرگە لەوێ دەمێنەوە و یەکێک لە سەرکردە گەورەکانی ئەو کات لەگەڵیان دەبی، ئیخباریان لێ دەکرێت، کە ئیخباریان لێ دەکرێت بەحەز بە و مۆزوعیان دەزانی، کە بە مۆزوعی دەزانی هێرش دەکاتە سەریان، جەیش دەنێری و ئەسکەر دەنێری بەسەر ماڵمان وەردەبی و تۆپبارانی ماڵیشمان دەکەن. کاتێک کە تۆپبارانی ماڵمان دەکەن، پێش ئەوەی کە تۆپباران بکرێ، بابم دەڵێتە داکم، دەڵێ منداڵەکان هەڵگرە و با بڕۆین، خۆتان حازر کەم بڕۆین بچینە هەشکەوتی. داکم دەڵێ لۆ لەبەر چێ؟ دەڵێ ئەخباریمان لێکرایە ئێستا تۆپباران دەکرێ. لەو کاتێک کە ئەوان دەڕۆن بەرەو ئەشکەوت، پێشەوەی بگەنە ئەشکەوتەکەی تۆپبارانەکە لە ماڵی ئێمە دەدا و هەمووی وێرانکاریەکی یەکجار زۆر دەکرێت لە ناو ماڵی ئێمە. و بابم یەکێک بۆ لە کەسایەتی گەورەکانی، بەڵێ 85 بابم یەکێک بۆ لە کەسایەتی گەورەکانی دەڤەری باڵەکایەتی. ئەو کات ئەگەر بتکوت باە ئەمن 3000 سەر حیوانم هەیە، کەواتە ئەتوو کەسێکی زۆر هەبوون بووی. لەو کاتی کە تۆپباران دەکرێت، هەرچی حیوان و ماڵ و سەروەت و سامانی بابمە هەر هەمووی دەڕوە، چکە پێی ناکرێت هیچ شتێک لەگەڵ خۆی ببە. کاتێکە حەسکەر پێوەردەبی، هەمووی حیوانەکان سەر دەبڕن و بەتەنێت جگەرەکەی دەخۆن و ئەوە بەجێی دێڵن. یەکێک لە خزمەکانی خۆمان کە دەچێتە با بڵێن کە بابم ئەوێ بەجێ دێڵی و دەچێتە ڕەواندوز، دەڵێ جارێکی دیکە ئەمن ناگەڕێمەوە وەرتێ لەبەر ئەوەی ئەوە
بەو شێوازەی ئەمنیان لە ناوبرد و بەو شێوازی ئەمن هاتمە سەر سفر دەبی دووبارە لە سفرەوە دەست پێ بکەمەوە. چوونە ناحیە ڕەواندز لەوێ بوو بە مەلای ڕەواندز هەر لە ڕەواندز بابم بووە بە ئیمام و خەتیبی مزگەوتی تەچیە. لەوێ لە ساڵی 1985 ئاخیری 1985 بابم کە دەچیتە ئەوێ تەواو بەردەوامی لەوێ ژیان دەکا، ئیمام و خەتیبی مزگەوتی وێ دەبی، ئەوان لە بەحەز ئاماژەی پێدەکا کە دەبی بە شێوازە خوتبەی بدا کە لەسەر تەدریب و بڵێن قسەی وان جێبەجێ بکا لە خوتبەکانی. ئەو کات لە 86 یەکەم جار کە هێرشیان کردە سەرێ لە شاری ڕەواندز لە خانوویەک بووین بە ناوی خانووی سەدیق ئەفەندی بوو، لەوێ بەکرێمان گرت بوو کە بابم لەسەر وتارەکەی وان ئەوە نەبوو، سوور نەبوو، بە قسەی وانی نەکرد. مامۆستا لە مەفتەنی خۆی خاوەنی هەزاران سەر مەڕ بووە، ئێستاکەش لەوێ کرێتیە؟ بەڵێ لەوێ کرێتی بوو، ڕاتبیشی 15 دینار بوو. بەڵێ لەوێ ئەو بڵێن خانووەکە سەدیق ئەفەندی گوت بووی مامۆستا ئەمن مادام ئەتوو لێرانە بە خانووی من ڕازیبی، ئەمن ساحب خانوو نیمە، بۆ خۆت ساحب خانوو. لەوێ بابم کە لەوێ ئەوە دەبیت ناچێتە سەڕە ئیوان، ئەوان چ دەکەن هێرش دەکەنە سەری. یەکێک لەو هێرشانە ئەو بوو خانۆکەیان بە سەر ئێمەدا تەقاندەوە. بەڵێ خانۆکەیان بە سەرماندا تەقاندەوە بە 5 دقا داکم ئەمن و خوشکە بڵێن ئەمن و داکەکەی دیکەمی ڕزگار کرد، چوینە ماڵی جیرانەکەمان هات گوتبوویە داکم گوتبووی زوو وەرنە دەرێ ئەگەر نا ئێستا ئەنگۆژ لە ناوخانەکەی تێدا دەچن. داچشم گوت ئەخرەمە هیچمان نەکردیا وتبی وەرە دەرێ لە بۆ خوای پێت دەڵێم زوو وەرنە دەرێ. لەو کاتی هەر کە هات بوونە دەرێ و ئەمە گەیشت بووینە دەرکەی ماڵێ جیرانەکەمان و خانیەکە تەقاندرا بووە. طبعاً بەحسی شتەکانیش لەوێ بوون، هەمووی لە دیاری بوون کە خانیەکە تەقیەوە. دواتر لە 87 بابم سەرپەرشتی ڕاپەڕینی شاری ڕەواندز دەکا لە 1987. ئەو کاتی کە سەرپەرشتی شارەکەی دەکا، ڕاپەڕینی شارەکەی دەکا، لۆ سەرپەرشتی دەکا چونکە بەحەز لەو شارەی ڕەش بکوژێکی یەکجار زۆر دەکا لەوێ. یەکێک لەو ڕەش بکوژیانەی کە کردیتی بابم زۆر پێی ئەسەف دەخوا، لێ شعرەی لەسەر و ڕەش بگریەی نووسیە. بابم ئەو شعرەی کە داینا لە 1970 لەو ڕەش بگیرێ کە لە وێکرا بەعز کردی، زۆر پێی متەئەسیر بوو، زۆر پێی ناخۆش بوو کە هیچی پێ ناکرێت لە بەرامبەر بەعزدا. بۆیە ئەو شعرەی نووسی وەکو هەست و سۆزی خۆی بوو بەرامبەر بە میلەتی کورد. بابم دەفەرمی هەر لە ئەرزی هەتا ئاسمان هەمووی ببی بە سامانمان، گەر تۆ لەگەڵماندا نەبی هەر پێم کایە و پێم وجوودە. منداڵی بێشکەی ناولانک هەمووی وازنجیر کۆت کرایە، لانچی هەموویان تێشکا خوداوەند سەر لێ سوڕمایە. ئەو خوشکانەی چاویان جوانن هەموویان چاو بەگریانن، یادی برایەکانیان دەکەن کە ئێستاوا لە زیندانن. ئەو ژنانەی دانیشتینە هەمووڵی حۆری و پەرینە، چاوی لاوێ خۆیان دەکەن لە هیچ شوێنێکی دیار نینە. ئەو باوکانەی واشێواون هەموویان ڕەنجیان گۆڕاوە، یادی ڕۆڵەکانیان دەکەن کە ئێستاوا بند کراوە. ئەو داکانەی واشیرنن هەموویان لێویان بەبارە، یادی ڕۆڵەکانیان دەکەن گشت دراین لە سێدارە. نەما مزگەوت و قورئانیش ناوقۆت لێ ئەدرێ لە شاران، نەما منداڵ و ژن و ژاڵ دێهاتیش نەما لە شاران. لە 87 کە بابم پێشڕەوی ڕاپەڕینەکەی وێی کرد، خەڵک هەمووی لە دژی بەعز بەو شێوازەی کە خەڵکی ئەوها بەو با بڵێن دڕەندانەیە بەناو خەڵک کەوت و هەمووی لە ناو برد. بابم هەستا سەرپەرشتی ڕاپەڕینەی شاری ڕەواندزێک خەڵک لە دژی بەعز ئەو کات ڕاپەڕین کە بەعزدانی بابم سەرپەرشتی ڕاپەڕینەکەی وێ دەکا.
و ئەو سەرپەرشتیاری وەیە هەستان ئەوان زۆر ترسنەوەکانە هێرشیان کردە سەر بابم. لە 1970 لە مانجی ئاخیری 1970 لە دەرکەی دەدەن پێش بانجی مەغرب، پێش ئەوەی کە بابم بچیتە مزگەوتێ و کە ئیمام خەتیب بۆ پێشنێژی لە بۆ خەڵکی بکات، لە دەرکەی دەدەن کە لە دەرکەی دەدەن بابم دەچی دەرکەیان لێ بکاتەوە، داچشم خوشکەکەمی لە باوەش دەبی کە دەچی دەرکیان لێ بکاتەوە یەکسەر بێ ئەوەی هیچ قسەک بکەن، بێ ئەوەی هیچ بڵێن، یەکسەر دەستڕێژی گولەی لێ دەکەن و برینداری دەکەن. کاتێک کە دەستڕێژی گولەی لێ دەکەن لە نێوان ئەو هەموو گولە سوبحان الله چووکە خوای گەورە ئەجەلی نەدابوو بەو شێوازەی بڕوا، تەنها 2 گولە بەرلاقی دەکەوی، بریندار دەبی و برینەکەی هەر لە ماڵێ چارەسەری دەکەن چکە ناتوانن بیبەنە مستەشفای لەبەرەوەی ئەو کاتی کە بیان بربا مستەشفای بە شێوازێکی دیکە مامەڵەیان لەگەڵ دەکرد. فەلەوێ هەرداکم تەداوی لۆ دەکا و تیماری برینەکەی دەکا. لە 95 مامۆستایەک دەگیرێ چکە بەعزواز لە مامۆستایانی ئاینی نایلی لەوێ، مامۆستایەک سجن دەکرێ، بابیشم بە حکمی ئەوەی سەرپەرشتیاری هەموو منتیقەکەیە و هەموو مەلایەکانی وێ، هەمویان خڕ دەکاتەوە لە مزگەوتی تەچێوێ و بەداکم دەڵێ حیوانەکی دەکرێت سەردەبڕی و دەڵێ ئەو حیوانەی لێنێ لە بۆ نێوڕانێ و نانوشیوەکی زۆریش حازرکەن، ئەمن چل مەلام لەگەڵە هەر چلینی و ڕۆیە دێتەوە ئێرە لێرە نانی دەخۆین و لەگەڵ مامۆستا ئەو مامۆستایی کە دەچن دەیهێنەوە لە سۆرە. فبابم لەگەڵ مامۆستایەکان دەچتە مزگەوتێ کۆ دەبنەوە، قسەی دەکەن و دادەنیشن و کۆ دەبنەوە و هەموو مەلایەکانی وێ لە ترسان دەڵێن وەڵاهی یەک دەڵێ مامۆستا ئەمن داکم نەخۆشە، یەک دەڵێ مامۆستا ئەمن هەر یەکە و بە بیانوەیەک بە شێوازێک خۆی ڕزگار دەکا لەو مەوزوعی کە نەچ. یەکێک لەو مامۆستایانەی کە بەرامبەر بە بابم مەوقیفەکی جوانی دەبی نەوەی شێخ مەلا سادیقی، دەڵێ مامۆستا ئەتوو بچێنە و ئاگریش ئەمن لەگەڵت لەگەڵ ئەو مامۆستایە بەڕێزە دەچنە شاری سۆران، لەوێ لە شاری سۆران دەچنە ئەم استیخباراتەکەی وێ و لەوێ پێشوازێکی گەرمی لێ دەکەن لە بابم و دەڵێن یا شێخ بەخێربێی سەر و سەر چاومان ئەمریکا و چت دەوێ بامە خزمەتت کەین. فبابیشم دەڵێ ئەم هاتیمە ئەو پیاوەی لەگەڵ خۆم ببەمەوە، دەڵێن بەسەرچە. لەو کاتی کە ئەسنا قسەکردن بابم کە قسەیان لەگەڵ دەکا و تەڵەبی ئەو مامۆستایی دەکا لە بۆیان، تەلەفۆنێک لە ڕوان سێ دەکرێ لە بۆ ئەمن و استیخباراتەکەی وێن دەرێ، پێیان دەڵێن مامۆستایەکەی کە لەگەڵی بۆ گوێ لێ بووە دەڵێ مامۆستا مەلا خدر هات بە هیچ شێوازێک نەینێرنەوە، کە بەو شێوازێک قسەی دەکەن ئەویش دەڵێ باشە، تەلەفۆنەکەی قەپات دەکا و قادرمەکە ڕێک بەرامبەری ژۆری با بڵێن ئەمنەکەی دەبی، دەچتە سەر قادرمەکەی ئەمنەکە دەڵێتە بابم یا شێخ وەرە خوارێ. لەو کاتیەوە کە دەڵێتە بابم یا شێخ وەرە خوارێ، یەکسەر بابم کوچۆ خوارێ لەو قادرمەی نەهاتەوە سەرێ، یعنی ئەمە کو ئەو بابم ڕۆیش نەهاتەوە ئیدی لە 1970 بەڵێ لە 1970 لە 95 ئەو مەلایکە لەگەڵی بوو زۆر چاوەڕێی دەکا، زۆر ئەو لەوێ دەمینێتەوە، ئەمنەکە پێی دەڵێ کاکە ئەتوو لێرە مەمینەوە، ئەوش دەڵێ لۆ ئەم چاوەڕێی مامۆستای دەکەم، دەڵێ تەواو مامۆستا تەواو تازە ڕۆیشت، ناکو دەبێ مامۆستا تاز نییە، دەڵێ بڕۆ هەتە ئەتووشیان نەبردیە لۆ خوای پێت دەڵێ. مامۆستایەکە دەچی لە حەوشەی دایرەکەی چاوەڕێ دەکە، دیسان ئەو ئەمنە دەچتەوەکنی دەڵێ مامۆستا لۆ خوای پێت دەڵێن بڕۆ، ئەگەر نا ئەتوش دەبن. فمامۆستایەکە دێتەوە و ئەو کاتی ماڵە پورەکەم لە ڕوان زێ دەبێ، مامۆستایەکە ناتوانی بێ بەرامبەر بەداکم قسەی بکا بڵێ یەکسەر بڵێ ئەوە مامۆستایان برد و سجن کرا و تەواو. ئیدی لەوێ بە کوڕەپورەکەم دەڵێ، کوڕەپوریشم دێ بەداکم دەڵێ ئەوە هەتا طبعا ئەو مامۆستا هەتا ئێوارێ چاوەڕێ دەکە،
داکمەوە شیوی حازر کردیە و سفرەیان ڕاخستی و هەر چاوەڕێی بابمە بێتەوە شیوی تێکەن و مەلایەکان نانی بخۆن و لەوێ نمەچی بابم بکەن ئیدی هەر نایەتەوە شیوەکان چەند جار گەرم دەکرێتەوە و داکم هەر چاوەڕێ دەکا هەر دوایە کە کوڕەپورەکەم دێت داکم وەک بڵێ دڵی خەبەر دەدا دەڵێ خالیت چ بووە ئەویش دەڵێ پورێ چت پێ بڵێم دەڵێ چ بووە بڵێ دەزانم مەلا خدر شتەچی بەسەر هاتیە لەو کاتی کوڕی پورم دەڵێ وەڵاهی مامۆستایان بردیە و تەواو ناگەڕێتەوە وەڵا لەو کاتی کە بردیان هەر بردیان و لە 26 1970 وەفاتنامەمان وەرگرتەوە لە نەخۆشخانەی ڕزگاری تەشریح کرا بەڵام هەتا ئێستا گۆڕەکەی نازانی لەکوێ و نەدیتر مەلا خدر خزمی مەیە مەسەلا یەکرا لە منداڵی یەکرا بووینەمە دوایە لە وەختەشی لە کۆی ناخوین یەکرا لە مزگەوتی مەلای گەورە دەکن مەلای ئیبراهیمی بێراوێ مەلای ئیبراهیم بێراوێ کوڕی خاڵم بوو تا حەدەکی لێ بووین دوایە ما وەختەشی ڕۆیشتین چوینە بالیستانی مەلا خدر ئینسانێکی زۆر زیرەک بوو زۆر بەغیرەت بوو زۆر ئینسانێکی ڕاست بوو لەو ماوەی کەمەوە یەکرا بووینە من نقصانیم لەو زەڵامەی نەدی دوایژۆکی بۆ مەلا مەسەلا لە مەلایەتیش خزمایەتی نێزیکتریش بووە ئامۆزایە مامەشی من کسێ خۆی دایێ بۆ زاواشبان کابرایشی حەق و ڕەق بوو مساعدەی خۆی کم دەکرد بەرێ وەڵڵا مەلای هەر چەندی برێزیرێک بوو هەندێک هەر چەندی برێزیرێک بوو حەق و ڕەق بوو ئەوەندە بوو مەسەلاوەشی بازە کەس خۆ ناخەف تا حیفظ نەفسی خۆی بکە بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوەی باسمان کرد باسێک بوو لە ژیانی مامۆستای زانا و کۆڵ نەدەر و تێکۆشەر مامۆستای شەهید مامۆستا مەلا خدری وەرتێ ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ ئەوەی دواوەم مزگەوتی سپیە لە وەرتێک کە مامۆستای بەڕز لە 79 لێرە خزمەتی کرد وەکو پێشنەژ و تارخوێن تێگان و پێگانی فەقیان و مامۆستایانی ئاینی تا ئەوەی کە مامۆستا سەری نایەوە مامۆستا لە ساڵی 1940 لە وەرتێ لەدایک دەبێتن لە ژیانێکی پڕ لەسەر بەرزانە و شۆڕ جێرانە ژیا بۆ خودا و حەق ویست و دلێر و گوێر بوو تا ئەوەی لە ساڵی 1970 ڕژێمی بەعس لەسەر حەق بێژی زەنای مامۆستا بێسەر و شوێنی کرد ئێستا مامۆستای بەڕس گۆڕێکی نەبوو بۆی ئێمە کە بڵێن ئەوە گۆڕ و ئارامگەی زەنای مامۆستای مەرحومە لەبەرەوەی بەناو ئەنفال کرا مامۆستا بێسەر و شوێنە ئێمە دەخوازین کە خوای گەورە ڕۆحیانەتی زەنای مامۆستا لەگەڵ پیاوچاکان و ساڵحان و شەهیدانە حەشر بکرێ بۆ سوپاسی بینەری و ئازیز و خۆشەویستیشەکەین تا ئێستا بە دیار بەرنامەکەمان دانیشن سپاس بۆ ئەزیزانم لە دواوی کامێرەکە لەگەڵمانەوەمان بوون تا بێگەیشتنەوە بەخوای گەورەتان سپێرم سلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه